ئەشکەوتی خوێ لە چیای خوێ. ئەمە ناونیشانی ئەشکەوتێکە لە شارۆچکەی قوڵپی سەر بە پارێزگای ئیدری باکووری کوردستان. ساڵی ڕابردوو دەرگای ئەشکەوتەکە بە ڕووی گەشتیاراندا واڵا کرا. لەو ماوەیەدا زیاتر لە 800,000 کەس سەردانیان کردووە. نەمدەزانی شوێنێکی وەها هەیە، بەڕاستی ناوازەیە. دەزانم کە زۆر شوێنی سەرنجڕاکێش لە وڵاتەکەماندا هەن. من مامۆستام، بەڵام ئەشکەوتی خۆیم نەبیست بوو. پێشنیاز دەکەم هەمووان بێن بیبینن. ئەم خوێیەی لێرەدا هەیە. لە کۆنەوە بۆ چارەسەرکردنی چەندین نەخۆشی بەکار هاتووە. بوونی ئەم خوێیە کەشێکی تایبەتی بە ئەشکەوتەکە بەخشیوە کە جێی سەرسوڕمانی گەشتیارانە. زۆر خۆشە. سەرەتا کە هاتینە ژوورەوە سەرمامان بوو. ئەشکەوتەکەمان کەشوهەوایەکی تایبەتی هەیە. ئێرەم زۆر پێخۆشە. جوانیەکی ئەفسوناوی هەیە. 8 مەتر لە ئاستی زەوی نزمترە. ئەم ئەشکەوتە میراتی شانشینی ئاراراتە. ئەم خوێیە سەرچاوی شیفایە، بە تایبەتی بۆ تەنگە نەفەسی. لە ساڵی 2017ەوە هەوڵەکان بەردەوامن بۆ ئەوەی ئەم ئەشکەوتە ببێتە ناوەندێکی چارەسەری سروشتی. کۆسار عوسمان ڕوودا و